پێش هەموو شتێک دوای ئەم مؤتەمەرە ئێوە هەمووتان بڕۆن شتێ بخۆن داوەتی منن ئەمە هینیش نییە گەندەڵی وشتی وان نیە داوەتی منن بێ ڕکابە بێ بەرامبەر ڕێکلامیش نییە نەتەوان بەس پرسیارەکە چی بوو؟ وەڵای ئێمە خۆشحاڵین کە ئێستا هاتە بیرم خۆشحاڵین کە ئەم براندی ئەمریکانە هاتووەتە سلەیمانی خۆشحاڵین کە هەردوو هاردیز و KFC لێرەن و پێم وایە ئەو جۆش و خرۆشەی کە بینی ومانە لە چەند ڕۆژی ڕابردوو لەوەتی بە نیمچە فەرمی کراونەتەوە و ئەو قەرەباڵغەیە کە لێرە دروست بووە پێم وایە نیشانەی ئەوەیە کە ئیشێکی باشە کە ئەمان هاتوونەتە ئێرە و داوام لێ کردوون بچن شوێنەکانیان فراوانترکەن و چەند دانەیەکی تریش بکەنەوە لە شوێنەکانی تر تاکو تەختەی هەموو شارە حیاتەکە بکە و هەرچەندە من هەمیشە بڵین تەبەنی ئەوە کەم خەڵک ژیانێکی سەحی ببا بەڕێوە و ئاگای لە خواردنی بێ بەڵام ناو بەناو مخالفەیە بکەی KFC بخۆی هامبرگەرێ بخۆی زەرەری نییە. کوردستان گفتوگۆکان گەیشت بەچوە لەگەڵ پارتی دوو بۆ باسی پۆستی سەر و کۆمارە پێن لەوەتەی جنای مام جەلال و سایەسا ئەم تشتە دەستگیر کردبووە و یەکێتی بووە هەروژێ مەسەلەن ئێستا باز دەکرێت کە لایەنێکی سیاسەتی پێشێکی پرسیاری یەکەمت ئێمە تا گەرمەی بانگەشە لە گفتوگۆ بووین لەگەڵ برایانی پارتی دموکراتی کوردستان بانگەشە تاوە بوو هەڵبژاردن تاوە بوو ئێمە وەکوێکی نیشتیمانی کوردستان ئامادەین بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان تاکو بگەینە ئەنجامێکی کۆتایی لە پێناو پێکەنانی کابینەی دایمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لە یەکەم ڕۆژەوە ئەو لەبێتی ئێمە بوو کە کابینەیەکمان هەبێ کابینەیەکی نوێ هەبێ و ئێستا شەر لە ئەولوێتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پێکێنانی کابینەی نوێ سەبارەت بە پۆستەکانی عێراق پێم وایە هێشتا زۆر زووە باستی پۆست بکەین تازە ئینتیخاباتەوە بۆ هێشتا شەکواکان یەکلا نەبوونەتەوە هێشتا نەتایجەکان بە فەرمی پەسەر نەکراون تاکو بزانین هەر کەسێک چەند کورسی هەیە و پێم وایە کە ئەوە یەکلا بۆ مەوزوعی شەکوا و شکات و شتەکان تەواو بوون بەخوای تر بنکە فراوانە سەرکە فراوانە ئەو پێم وایەوە هەمووی تاقی کراوەتەوە ئەنجە مهمەوەی خۆی باسیکە نەک میدیا بەڕێزەکان چایسە خۆی باسی کردووە تاکو ئێستا پێ کورد لایەنە کوردستانیەکان پێیان وایە کە پۆستی سەرۆک کۆمار پۆستێکە کە شایستەیە بۆ کورد بەڵام گفتوگۆکان با بزانین ئەگەینە کوێ و مناقشەکان لە نێو حیزبەکان خۆیان و لە بین حیزبەکان خۆیان بزانن ئەمانگەیەن نەکوێ بەڵام خۆمان نەزانین عێراق پێویستی بە هاوسەنگیەکە سێ پۆستی سەرەکی هەیە لە وڵاتە سەرۆک کۆمارە سەرۆک وەزیرانە سەرۆکی پەرلەمانە بۆیە ئەبێ یەکێک لەم سێ پۆستە پشکی کورد بێت وشەی قبوڵی ناکەم چێگەنە لای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە هیچ شتێک نییە قبوڵی ناکەم زۆر جار شت وتراوە قبوڵی ناکەم و خەڵک مەجبور بە قبوڵی بکات هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دووبارە کرێتەوە بۆ بخوای جۆرە ئێمە هێشتا من خۆم بەش بە حاڵی خۆم لە مەوجی هەڵبژاردنە هێشتا مێشکم لای هەڵبژاردنە بۆ ئەگەر بکرێتەوە من حازرم بۆی ئێمە خۆ بە تەنیا ناتوانین حکوومەت پێک بێنین خۆ بێ لەگەڵ هەموو هێزەکان گفتوگۆ دەست پێ بکات و دەست پێ بکرێ خەمتان نەبێ برسیم نییە ئێستا دان خواردەوە خۆ مەتوانم ماوەیەکی زۆر لەگەڵتان دانیشم لێرە و وڵامی پرسیارەکانتان بەمەوە هەرەوەیە سوزێ بۆیە ئێمە ئەبێ لەگەڵ هەموو لایەنەکان گفتوگۆ بکەین هەموو لایەنەکان بێ بەشدار بن بۆیە ئێمە حازرین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆیایەکی هەیە بۆ عێراق ڕۆیایەکی هەیە کە عێراقێکی سەربەخۆ هەبێت عێراقێک کە خزمەت بە هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق بکە فەرق و جیاوازی نەکە لە بینی جنوب و باکوور فەرق نەکا لە بینی ئەم گروپ و ئەو گروپە حکوومەتێک بێ کە خزمەتکاری هەموو وڵاتەکە بکە عێراق وڵاتێکی جالی هەیە وڵاتێکی زۆر بەقوت بێت
عێراق توانای ئابووریەکی زۆر بەهێزی هەیە، توانای مرۆییەکی زۆر بەهێزی هەیە، پێ ئەتوانێت پێگەیەکی زۆر گەورەی نێودەوڵەتی هەبێ، بەڵام تاکو ئێستا عێراق نەیتوانیوە بگاتە ئەو ئاستەی کە ئەتوانم بڵێم شایستەیەتی بەشکەم بە ڕێککەوتنێکی گشتگیری قۆڵی ڕیشەیی لە نێوان هەموو ئەو لایەنە براوەکانی هەڵبژاردن بتوانین عێراق بگەینە ئەو پێگەیە. طبعاً تێڕوانینێک هەیە عێراقێکی بەهێز خراپە بۆ کوردستان، من بە پێچەوانەوە ئەیبینم. من پێم وایە عێراق بەهێز بێ کوردستانیش بەهێزە بێ. ئێمە هیچ وەکو کوردستان هیچ سوودێک نابینین لە عێراقێکی لاواز، بۆیە سیاسەتی دوورە پەرێزی لە بەغاو لە هێڵە گشتیەکانی عێراق پێم وایە سیاسەتێکی غەڵەتە. بزانە لە سەردەمی جەنابی مام جەلال کە کوردستان پێگەیەکی بەهێزی هەبوو لە بەغا، وەزعی کوردستان چەند باشتر بوو لە ئێستا. بۆیە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە، عێراقێکی بەهێزمانەوێت تاکو کوردستانیش ئاوەدان بێت. کەسی تر پرسیاری هەیە دوور لە سیاسەتەوەی فەرموو قوربان. دوو پرسیارێکی چند سەبارەت بە خزمەتگوزاریەکان بەردەوامە لە شاری سلێمانی پاڵپشتیتان چۆنە بێ و بەردەوام دەبێت، چونکە لە حملەی هەڵبژاردنە زۆر جار ئەوەی کە دەکرێت لە سلێمانی ئەوە نییە. پرسیاری دووەمیشم وەرزشیە لە ئێستاە کۆمەڵی یاریزان کە یاریزانی کیکبۆکسن یانەوێ هەنگاوەکانیان بەرەو پێشتر بەرن بۆ جیهانی، یەکێ لەوانە نامۆخوازڵە پاڵپشتیت بۆ یاریزانانە چییە؟ بێگومان خزمەتگوزاریەکان لە سەیمانی نەوەستاون و ناوەستن. بینی ومانە لە 3-4 ساڵی ڕابردوو پرۆژە زیادی کردووە، خزمەتگوزاری زیادی کردووە، ڕێگاوبان، جادە، جسر، ئەندەرپاس، ئۆڤەرپاس، یەکتر بڕ، ئەم هەموو شتانە هاتوونەتە ناو بڵین شارەکەمان. پرۆژەی گەشتیاری کراوەتەوە، پرۆژەی پیشەسازی کراوەتەوە و لە چەند ساڵی ڕابردوو سلەیمانی یەکەم بوو لە ئاستی عێراق بۆ مەوزوعی مەشارع و جوڵەی بازرگانی. بۆیە من پێم وایە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو جەوە ئەمینەی کە لە سەیمانیا هەیە، ئەو باوەڕەی کە کەرتی تایبەت لە کوردستان بە عام و لە سەیمانی بە تایبەت هەیەە بە سلەیمانی خۆی خەڵکی سلەیمانیان خۆشەوێ. بۆیە مستەسمرەکان دیێن ئیستیسمارێکەکەن لە سلەیمانی، بەڵام ئەمە خۆشبەختانە وای کردووە وەبەرهێنەر لە هەولێرەوە، لە دهۆکەوە، لە بەسڕەوە، لە کەربەلەوە پێیان ڕوو بکەنە سلەیمانی بۆ ئەوەی ئیستیسمارکەن لێرەدا. سەبارەت بە پشتیوانیکردنی یاریزانەکان من هەمیشە هەوڵم داوە پشتیوانی ئەو یاریزانانە بم کە بتوانن نوێنەرایەتی کوردستان بکەن لەسەر ئاستێکی بڵێ نێودەوڵەتی. نامۆ ڕەفیقمە و پشتیوانیم و ئەزانم ئەتوانێت سەرکەوتوو بێت، دڵنیام سەرکەوتووە بێت. هینێکی تایە هەموو جارێک هەڵێم توزێ بکو منە شێتێکی تایە کە ئەتوانێت وابکە کۆڵ نەدا، نەترسێ، هەر بربەستێک لە بەردەمی بێ ڕوبەڕۆی ئەبێتەوە و زاڵە بێ بەسەریا. بۆیە ئێمە هەمومان پشتیوانی ئەوە بین و پشتیوانی یاریزانەکانی تریشە بین بۆ ئەوەی بتوانن بە نەوعێکی تر سەفیرێک بن بۆ باڵوێزێک بن بۆ کوردستان لەسەر ئاستی جیهانی. فەرموو خاتون. کام دیداری مەبس وەڵام من بانگێش کرابووم، بەڵام ئیشم هەبوو نەمتوانی بچم. نازانم یەکێتی بە فەرمی وەکو یەکێتی بانگێش کرابوو یانە یان تاک خەڵک بانگ کرابوو. بەڕاستی ئەمە دوای ئینتیخابات وەشتا ئینتیخابات پێویستی بە تەحلیلە، پێویستی بە شیکردنەوەی داتاکانە، پێویستی بەوەیە کە تێبگەین خاڵە بەهێزەکان لەکوێ بوون و خاڵە لاوازەکان لەکوێ بوون. بۆیە ئەوەم لا گرنگتر بوو لەوەی کە بەشداری بکەم لە کۆنفرانسێک. بەڵێ ئێمە وەلای جەنابێت دووبارەیەکەوە لە ماوەکانی داهاتوودا و لە کابینەی حکوومەتی عێراقا دووە هەیە کە کێشە و گرفتەکانی موچە و بودجێ هەرێمی کوردستان چارەسەر بێت. من لەو باوەڕەدام کە ئەم کابینەی کە پێک دێ لە عێراق ئەبێتە ئەو کابینەی کە بە شێوەیەکی ڕیشەی کێشەی موچە و پرسی نەوت یەکلا بکاتەوە. چکەن ئەم عێراق ناتوانێت ببێ بە ئەو وڵاتەی کە ئەوێ ببێ ئەگەر نەتوانێت قانونێکی هەبێ بۆ ئیدارەدانی تاکە سەرچاوەی داهاتەکەی کە نەوتە. بۆیە پێم وایە یەکلاکردنەوەی پرسی نەوت، پرسی قانونی نەوت و گاز لە عێراق یەکێک لە ئەرکە لە پێشینەکانی کابینی داهاتووە بێت و ئێمەش هەم وەکو یەکێتی و پێم وایە وەکو فەریقی کوردستانی بەگشتی یەک ئیشەکەین لەسەرەوەی کە ئەو یاسایە
لە چوارچێوەی دەستوری عێراقا بێ و یاسایەک بێ کە گەشە بە کەرتەکە بدا و شەفافیت بگەڕێنێتەوە بۆ کەرتەکە و وا بکە ئەو کەرتە ببێتەمایی خۆشی و خۆشگوزەرانی بۆ هەموو خەڵکی عێراق بە هەرێمی کوردستانەوە. من پێم وایە ئەمە چارەسەر بێ پرسی موچەش هەر ڕەبتە بەوەوە ئەم پینە و پەڕۆیی کە تاکو ئێستا کراوە مانگێک ڕێەکەوین و دوو مانگڕێ ناکەوین و قایمە نێردرا و قایمە نەنێردرا و ئەم هینەی کە هەر هەبووە چەند ساڵە هەموو مانگێک دەستمان لەسەر دڵمانە ئایا موچە دێ یان نایە لە کابینەی داهاتووی عێراقی ئیشەڵا نامێنێ. ئێمە ئیشەکەین بۆ ئەوەی ئەوە نەمێنێ. ئێمە ئەچین بۆ بەغا بۆ ئەوەی هەم عێراق بخەینە سەر سکەیە کە لە بگاتە ئەو چاوەڕوانیەی کە خەڵکێتی لە وڵاتەکە و دوو هەمیش ئەم کێشانە یەکلا بکرێنەوە لە چوارچێوەی قانون لە چوارچێوەی دەستور. ئەگەر بڵین بەڵێندەرەکان هیچیان بۆ سەرف نەکراوە ڕەنگ بێ ئەوە غەدرێک بێت چکە لێرە دکتۆر ماکوان نظام لێرە حکوومەت لێرە توانیویتی بەس بەگشتی گلەی هەیە بەگشتی کێشە هەبووە بەگشتی تێبینی زۆر هەبووە و ئێمە هیوادارین لە کابینیدا ئەو گلەی و تێبینیانە و ئەو هەستەی کە هەمانە کە ناعەدالەتی هەبووە لە بەڕێوەبردن نەمێنێ. ئەمە یەکێکە لە بابەتەکانی کە ئێمە مصر بووینە لەسەری یەکێکە لە بابەتەکانی کە لەو دیدگای هاوبەشەی کە نووسراوەتەوە لە بینی پارتی و یەکەتی کە تا ڕادەیەک پەسەند کراوە لە نێوان یەکێتی و پارتی نازەم لایەنێک پشیمانە بێتەوە لەوە یانە ئەو مۆضوعێکی ترە بەڵام ئەو دیدگا هاوبەشە بەشێک لەو هەستی ناعەدالەتی ڕێخستوێتەوە بۆیە هیوادارین دیسانەوە حکوومەتە بێت حکوومەتی هەموو خەڵکی ئەگەر ئێمە من لە بیرمە لە کاتە هەرە ناخۆشەکە لە کاتی پاشەکەوت لە کاتی بڕینی بوجە لە کاتی شەڕی داعش لە کاتی هاتنی ئاوارەیەکی یەکجار زۆر لە کاتی ئەو فشارە زۆرەی کە لەسەر هەرێمی کوردستانە هەبوو جار ئێمە لە ئەنجومەنی وەزیران باسی ئەومان نەکرد ئەرێ داهاتی سلەیمانی چەندە و داهاتی دۆک چەندە و داهاتی هەولێر چەندە و دەی ئەبێ لە ئێرەوە ئەپشتیوان نەبووە حکوومەتە بێ حکوومەت بێ ئەگەر مەشروعی حکومی هەیە ئەگەر مەشروعی حکومی هەیە بێ حکوومەت تەمویلیکە سەیکە ئەمە زۆر جار لۆمەی پەرلەمەنتارێک کە دانانیشن خەتای ئەوانیە بۆیە من لێرەوە سپاسم هەیە بۆ هەموو پەرلەمەنتارە بەڕێزەکان کورسە داگرن ئەم پڕبەسەرش ئەوها لەسەر چۆکێتی کەستان قەدری نازانن ئەبێ دوای دەستخۆشی لێ بکەن بەخێرا و مایکوشاری بۆیە جێگە پەرلەمان کۆنە بۆتەوە هۆکارەکان وازەحن کە پەرلەمان بۆ کۆنە بۆتەوە ئێمە لایەنە سیاسیەکان یەکێتی و پارتی نەمانتوانی وەڕێکەوین لەسەر ئەو چوارچێوەیە بە زۆر زەمی پەرلەمەنتارەکان نەکەین زیاتر تا مزروی ئەوان من ئەم حاز ئێمە هەوڵە دەین هیچ موشەیەک نەفەوتێ خوا بەرزی کەرەوە ژینگەی تانجەرۆ کاریگەری زۆر لەسەر سلێمانی دروست کرد و کارگانی کە لەوێن دووکەڵێکی ڕەش بەسەر ئاسمانی تانجەرۆیە ئێوەلایانی پەیوەندیدارتان ڕاستپار بەنسبەت ئەو پرسیارە کاقوبات عفو ئەمە باوکو گلەیەکیش بێ و ڕۆژنامەزی و کاڵاتی کێم شار ڕاستی ژینگەی سلێمانی دەوروبەری هەر تانجەرۆ بڕۆسی تەکسێری کە ئەمامی داپەشراوە لە خۆڵ ڕشتنی ئەو ڕۆنە ڕەشەرماوەیە کە لە سنووری سلێمانی زۆر بڵاو بووتەوە یعنی ئەمانە جێگەی ئەوەیە کە بتوانن لایەن من شێنم لە دەستگای خەندان شانی ئەوەیە کە بەرپرسانی ئیداری شارەکە لێ ڕاستپێرن بەوەی کە بە زووترین کات بە دوواداچونکەن و ئەنجامەکەشی بۆ بەڕێز بێنەوە تاواکو بتوانی بەڕاستی سزای هەر کارگەی هەر لایەنەبی کە بەرپرسیارە بەتایبەت لە ڕشتنی ئەو ڕۆنە ڕەشە. بۆ مەوزوعی تانجەرۆ ئێمە لەگەڵ حکوومەتی فێدرالی لەگەڵ وەزیری ژینگە فێدرالی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ جیهەتی مختص شارەزا لەو مەجالەیە ماوەیەکی زۆرە 6 مانگە دیراسەیەکی ئەم مەلەفە کراوە دیراسەی کەم و کورتیەکان کراوە بۆ چارەسەرێکیش ئامادە کراوە کە ئەمە دیسان شتێکی زۆر گەورەیە
کارەساتێکی ژینگەییە کە پێویستی بە چارەسەرە ئێمە لە ئەهمیەتی ئەمە تێگەیشتوین بەڕێز وەزیری شارەوانی بەڕێز بەڕێوەبەرایەتی گشتی ژینگە بەڕێز پارێزگار هەموو لەسەر خەتن لەگەڵ ئەو کارگانەش کە بەشێکن لە هۆکاری پیسبوونی ئەو ناوچەیە لەسەر خەتین بۆ گواستنەوەی مەوزوعی خۆڵ و خاشاکەکە لەوێوە بۆ پاکردنەوەی ئاوەکە بۆ دووبارە بەکارهێنانەوەی ئاوی پاکرا و بۆ زراعە بێ بۆ شتی تر بێ بەرنامەکە حازرە لەگەڵ بەڕێز وەزیری ژینگەی فێدرالی لەسەر خەتین و پێم وایە ئەو کێشەیە چارەسەرەکرێت دەربارەی ئەوەی سیتەک من ئەمە لێ کۆتا ئەم فەقیرانە هەندێکیان باڵین دەرەنجامی ئەم هەڵبژاردنە کاریگەریە بێ لەسەر پێکێنانی کابینەی نوێ کاماهی بەغا ینی هەرێم هەرێم و بەغاش بەتاکی دەیوێ لەسەر بەغا چکەن ئەم انتخاباتە بۆ بەغا بوو بەس باوەڕ ناکەم هیچ هۆکارێک نبینم کە ئەم هەڵبژاردنە کاریگەری هەبێت لەسەر پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان وڵات پرسیارێکی گرنگی توش سەرت سپی بوو ماوەی چەند ڕۆژێکە باس لە ناو کابینەی دەی حکوومەت هەرێمی کوردستانەتێ بۆ لایەنێکی سیاسی دروست باسینەوەی نوێ دەکەین مەسەلەن ئێوە لەگەڵ پارتیە باسی حکوومەتێکی بنکەفراوانتان کردووە تا ئێستا ئێمە باسی حکوومەتی بنکەفراوانمان نەکردووە ئەی چوونە ناو کابینەی دەینەوەی نوێ لە بینی جێکەمەوە قرارێکە خۆیانەوێ بیدەن و دووهەم قراری لە نەسەرێکیەکانن کە حکوومەت پێکەهێنن ئەگەر پێیان باشە پێم وانە حکوومەتێکی سەرکەوتوو بەبێ یەکێتی پێکدێن وڵی کاڵبان با یەک پرسیاری کەرکوب ئەمە پێم وایە حقیقەتێکە بۆیە ئەم هەڕەشە و گۆڕشانەی کە ئەکرێ کە بەبێ یەکێتی حکوومەت پێکەهێنن پێم وایە هەڕەش و گۆڕشان پەیوەست بە بابەتەی نەوەی نوێەوە دەنگەکانی نەوەی نوێ کەمی کردووە پێتان وایە بەشێک لەم دەنگانە بۆ یەکێتیان نازانم لە علی حەمە ساڵح پرسن مەسلەی مانەوەی ڕێوارتەها چووکە ئێستا ئومێدێکی گەورە هەیە بەو کەسەکە لە کەرکووکە و یەکێتیە وەکو یەکێتی پاڵپشتیتان بۆ مانەوەی ڕێوارتەها لە کەرکووک چۆنەوە چیە سەیکە خەڵک لەسەر ئەساسی کەفاءەت حەقە تەقیم بکرێ پێم وایە ڕوون و ئاشکرایە کاک ڕێبوار محافظێکی حتا بڵێ سەرکەوتوو بووە بۆ کەرکووک نەک بۆ کورد لە کەرکووک محافظێکی سەرکەوتوو بووە بۆ کەرکووک بۆ عەرەب بۆ تورکمان بۆ کریسیانەکان بۆ کوردیش فەرقی نەکردووە لە بینی کوردێکی سەوز یان کوردێکی زەرد یان کوردێکی ڕەنگێکی تر بۆیە پێم وایە یەکێکە لە ئیشەکەیان ناجح بۆ حەقە لە ئیشەکەی بمێنێتەوە و سوپاسانەکەم تا ئێستا وابزانم کەت وا تا ئێستا وابزانم کەتێکم نەکردووە بە درێژە بکێشێ ئەترسم ئاوڵێ بکەم لەشتان ساغ بێ